دوای ئەوەی کە دوێنێ ڕاگەاندرا هاوڵاتێکی گەڕاوە لە وڵاتی بەڕەکانیا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە هەر دوێنێ خانەوادی ئەو کەسەواتە ماڵە خزمەت نزیکەکانی پلەیەکەکانی ئەو کەس کەرەنتین کران و دوای وەرگرتنی نمونەی پشکنی نادرا بۆ تاقیگەری ناوەندی گشتی لە شاری هەولێر دەرکەوت کە 5 کەس کرد لە هەمان خانەوادە تووشی هەمان ڤایرۆس بوونە ئەو ڕۆژ بە هەمان شێوە تیمەکانمان هەستان بۆ وەرگرتنی چەند نمونەیەک لە ئەو ماڵانەی کە دەور و جیرانی ئەو ماڵە بوونیەکە پێشتر ئەو کەسە لەیدا نیشتەجێ بووە کە هەروە ئەو کەسانەشی کە بەرکەوتی زۆریان لەگەڵ ئەو کەسا بووە کە کۆی گشتیان 76 نمونە بۆ ئەوڕۆ بە هەمان شێوەژیران بەیانیش ئینشاءڵڵا دەست دەکەین بۆ وەرگرتنی هەندێک نمونەی هەڕەمەچی واتە عەشوایی لەو خەڵکانەی کە لەوێندەرانە بە تایبەتیش ئەوانەی کە سەوزەفرۆش و نانە خانەکان بۆی دڵنیا بنەوەی کە ڤایرۆسەکە زیاتر بڵاو نەبوویتەوە تەشەی نەکردێنە ناو شارۆچکەی خەریکان ئەوانەی کە تووشبوون ڕەوانەی نەخۆشخانەخان کە هەولێر کران بەڵام خۆشبەختانە باری تەندروستیان زۆر جێگیرە.